جاوا دەکەوێت تێو لێزەوە گوندی کاسکان کەوتوتە ناوەڕاستی دۆڵی شارۆشیان ئەوە دۆڵی شارۆشیانی پێ دەڵێن تقریبان 14 گوندێکە گوندی کاسکانیش کەوتوتە ناوقەدێ خەڵکی ئێرە بە زۆری بە فەلاحی و ماڵداریە ماڵات وەکو مەڕیان نییە لێرە وەکو بزنیا هەیە تقریبان ئێستا کاتی خۆی گوندی کاسکان تقریبان 20 مێگەلی زیاتر لێبوو بەس ئێستا بە حکمی ئەوەی تۆپبارانی ئێرانێ و تارەی تورکیای و تۆزێک چۆڵی پێوە دیارە بەزەوە لەخوا بەزاوردەوەدە گوندەکان ئاوادان دەبنەوە ئێستا تقریبان 3 مێگەلی لێ گوندی کاسکان هاوینیان 40 بۆ 45 ماڵی لێیە بە زستانان تقریبان 15 ماڵی لێ دەمێن تۆ ئێستا 15 ماڵ لێ وەڵا وەکو خزمەتگوزاری کارەبای بۆ هاتووە ئاویشمان بۆ هاتووە بەس خزمەتگوزاری هیچی وای بۆ نەکراوە ئێستا زۆر پێویستیمان بە جادەیە جادەکە خۆڵە زۆر ناخۆشە سیارەی دەبڵەکسل لەبێ ناتوانانی بێت ئێرە هاوین زستانە جادەکەمان ناخۆشە وەکو خزمەتگوزاری وەکو پێویست خزمەتی نەکراوە ساڵانە هەر ماڵێ لێرە هەرەوەزەک دوو هەرەوەزی دەکات هەر هەرەوەزە و 15-20 گەڵی دەکەن و لێرە لەخوا بە زیاد بێ ئیشی هەرەوەزی ماوە ئێستاش هەر وەکو جاران خەڵک یارمەتیەک کێدا هذه بولاد بولاد بس ها بولاد بس شوازی سلودانی لبو عیانی اگر بفر لگور نبی بفر نباری شوکه چاک نخوا إلا عند بأوقات اگر دیدی بفر هبه بو أي حزي رشانگ نبینی تو أوقاتی شوکه چاک دخوا شلوش تکی زور چاک لبو عیانی بتایبتی شلوی مازوی اگر هبه لعلف وكاي زوزو لو شاتره سبارت بس شلو كرنيش شلو ازيتو ازاري زوره لكاتي كرنكي دبي بهره وز به هاوينان بس شوكي هاوين دمينه دبي اوقاتي ببريو بكريتو خرب بكريتو لسداري او دادن يوكوسا بينيتان لسداري جادني هتا اوقاتي اگر بفردكوي اگر بفرش كوت اوقاتي بو عيوانك هل دنيا خواري و عيوانك دي خوت والله سوكا بس بو بزنيا بو مري بكلقنا مرنا يخوت عليش او منطقي اما بحامل مريدينيه ستان دينامي تو همي هر بزنو رش والله خليه ورش والله خش بكاردي سولو بس كمتر ده حق تقريبا والله ده صالح دبي او ازيتو ازاري نبو بلي بفرك هن زور باري احني نجي بن دارك اللي بو سولو دي عيواني بس صالي دزوب اوكو باز كان زور هبو با خلقي گوندي هاوكاري كيكتريان كردو سنويا كيبا همو هر داري موضوع بروا داري كا نيا بو نوعي هل بكالق سولو بي هل نيشتي داري واي نيا
لو خدت يا قبران تاعي كم تبقى كم هذا؟ ايه قالوا انت أنا نبي ذاك كم بس أنا قبران تذكر نيكلنا. بەڵێ ئۆستەکەوتنی جار زامەتە قورسە مەترسی هەیە بەوەی دارتەر بووە بەم شێوازە هەڵگیردەین ئەگەر وەختی گەڵکردنی داهات هەمووی مۆڵە مۆڵەدا دێنین ئەتا ئەوسەری ئەم شێوازەشی هەڵدەدەینە خوارێ ئەتا تەواو دەبێت هەمووی بەهەرەوە زاکراوە و پێ سەعاتێکی زۆرن پێوە خواردووە بە هاوکاری ئیخەڵتەکەی بووە مەترسیشی زۆرە لەسەرە کە بە فریزداری بۆ بزنان هەڵدەدەینە خوارێ والله 50-60 گەڵێکی دادەنێ ئەوانی لە تواناماندا بێ جارەیە گەڵێکی دەخۆن جارەیە هەموو ناخۆن ناوەڵام هەموو کەس ناوێری بەڵێ جابها وصلاة. أنا يعني شقدي.